لا هەرکوێکەن و بینەری زوو منەم کاتان باش. ترەمپ مەشغوڵە سەرقاڵە، پرسی غەزەی هەبوو، پرسی ئۆکراینی هەبوو، بەڵام ڕاستیەکەی پرسی ئێرانیشی بیر نەچۆتەوە. دوێنێ بوو نامەیەکی ترەمپ لەلایەن نوێنەرە ئیماراتیەکانەوە گەیەنرا بە ئێران، ئەبێ ئێستا گەشت بێت بە دەستی عەلی خامنەیی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی. دیارە نامەکەی ترەمپ لەبارەی دۆسەی ئەتۆمی ئێرانەوە هەیە. ترەمپ زۆر بەڕوونی بە ئێرانیەکانی گوت و بژاردەمان هەیە، گفتوگۆ یان ئەوەی دیکە کە شەڕە. ترەمپ بۆ ناسراوە کە ئەم خولەی سەرۆکایەتیەکەی بەردەوام هەوڵی داوە لە چوارچەوەی ئەو شەڕ و قەیران و کێشانەی کە هەن ڕێکەوتن بکات، پیاوی ڕێکەوتنەکانە لەگەڵ ئێران ئەمە چێتە سەر بە تایبەت دوای ئەوەی چەند کاتژمێرێک پێش ئەوەی نامەکەی ترەمپ بگا بە خامنەی عەلی خامنەی لەگەڵ کۆمەڵێک لە ئێرانیەکان کۆبووەوە، پێم وایە کۆمەڵی گەنجی کۆکردبەوە، باسی لەوە کرد کە ترەمپێک ڕێکەوتنەکەی پێشووی دڕاندبێ ڕێکەوتنە ئەتۆمیەکە پێم وایە بێوی بەرجامی پێڵێن. ئێستا ناکرێ گفتوگۆی لەگەڵا بکەین، تەنها ئێوێ خۆی وەکو پیاوی ئاشتی یان پیاوی ڕێکەوتن و گەشتن بە ئاشتی پیشان بە، ئەگەرنا لە بنەڕەتاوە نییە و با بڵێن دۆخێکی یەکسانی دانوستان لە ئارادا نییە تا ئەمە گفتوگۆ لەگەڵ ئەمریکیەکانە بکەین. بۆیە گفتوگۆی لەگەڵ ئەمریکا بە بێسوود لەگەڵ کابینەکەی ترەمپ بە تایبەتی بە بێسوود ناوبردبار حاڵنامەکە گەیشتووە، بەڵام ئەمڕۆ بەشێک لە ئێرانیەکان بە تایبەت وەزیری دەرەوەی ئێران قسەیەکی دیکەی کرد و ئێمە نەمان گوتووە کە دانوستان لەگەڵ ئەمریکا ڕەتەکەینەوە، بەڵام مەرجی یەکسان دۆخی یەکسان لەبارەی دانوستانەکەەوە بێتە ئارا اینجا کرێ گفتوگوێکی دیاریکراو بکەین. بەڵام ڕاستیەکەیەوەی ئێران نەوێت لەبارەی مەرجی یەکسانەوە بۆ دۆخی ئێستەی هەرێمی و جیهانی پرسێکی منطقیە، بیرکردنەوەیکی دروستە لەلایەن ئێرانیەکانەوە یان نەخێر شتەکان ڕاستیەکەی زۆر گۆڕاون لە دوای 7 ئۆکتۆبەر بە تایبەتی و ناکرێت ئێران ئێستا لەم دۆخەیە داوای دۆخێکی یەکسان و مەرجی هاوشێوە بکا بۆ دانوستان. لەو نێوەندەشا بە دڵنیاییەوە کۆبوونێکی دیاریکراوی ئەنجومەنی ئاسایش هەبوو کە بە داواکاری بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا لەگەڵ ئەمریکا هەبوو. ئەمە ئێرانی نیگەران کردبوو. ئەمڕۆ نوێنەرەکانی فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا لە ئێران بانکدان قسەیان لەگەڵ کرا و بەهەنگاوێکی استیزازانە ناویانە. بەرحاڵ ئەم هەوڵی ترەمپ بۆ گەیشتن بە جۆرێک لە گفتوگۆ لەگەڵ ئێرانیەکانە سەرەگرەیان نا ئەچینە سەر بژاردەی دووەمیان نا هەر بەڕاست ئێران لەبارەی پرسی ئەتۆمیەوە گەیشتووە بە چۆ هەموو ئەمانە گفتوگوی ئەم شەومە بێ لەگەڵ سێ میوانە گفتوگویەکە محەممەد حەکیمی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان کاک محەممەد بەخێربەی دارم باشبی. عەزیز ماملێ چالاکی سیاسی لە فەڕەنساوە لەگەڵمانە بێ. کاک عەزیز ماملێ ئێوەش بەخێر بێن، سوپاس دەکەم بۆ ئامادەبوونێت. ئارام حەمەساڵح شرۆڤەکاری سیاسی بەڕێزیان لە ئەمریکاوە لەگەڵمانن. کاک ئارام ئێوەش بەخێر بێن. باش ئارام حازر نییە، دواترە چینە لای. بە هەر حاڵ ئێستا لەگەڵ کاک محەممەد و بەڕێز عەزیز ماملێ گفتوگۆکەم دەست پێکەم دواتر میوانەکەی ئەمریکاش ئێنمە ناوە بزانین ئەمریکیەکان چیان لە ئێرانیەکانەوە. کاک محەممەد دووبارە سڵاو دەبێ وادارم باشبی. لە نامەکەی ترەمپ و قسەکانی خامنەئیەوە دەست پێکەم لە بەردەم ئەگەری دەستپێکی گفتوگوۆیەکی دیاری کراوین لە باری بەرنامەی ئەتۆمی ئێرانی لە کاتێکان نامەیەکی دیاریکراوی دۆناڵد ترەمپ ئەگا بە ئێران و خامنەئیش چەند کاتژمێرێک پێشەوەی نامەکەی بگاتە دەست ڕاستیەکەی بەنزیکەی قسەی یەکلاکەروی خۆیە کاکە کابینەکەی ترەمپ خودی ترەمپی ئەو نیە گفتوگوۆی لەگەڵا بکرێ. سەرەتا سپاس لطفت هەیە. ئێمە دەبێت پێشوەی کە بچمە سەر خودی باسەکە باز لە ترەمپ بکەین. ترەمپ کە هاتە سەرکار بە کۆمەڵێک کە پلان و بەرنامەیدا ڕێژراوە هاتووەتە سەرکارەکەی. بۆ نمونە لە باسی ئابووریە کە دێتە سەرکار کۆمەڵک تعرەفە یا باجە خاتە سەر وڵاتەکان خۆی بەوانەوە مەشغوڵ کردووە. تەنها مەشغوڵیەکەی ئێران نییە کە بڵێن دانوستانێ بکا لەگەڵی یا شتێک دیێ چوە سەر بەرنامەکەی ئێران. بەڵام پێشوە دەمێ بڵێم ئێستەکانی خودی ترامپ وە دەوڵەتی ترامپ لە ئەمریکا لەگەڵ چەند کێشەیەکی گەورە ڕوو بەڕوە. یەکێک لەو کێشانە
کێشەی ئابوووریە ئەو تعرەفانە ئەو باجانەی کە خستوێتە سەر وڵاتەکان بۆ نمونە لەگەڵ کانەدا کێشەی هەیە لەگەڵ چین کێشەی هەیە لەگەڵ رووسیەیە لەگەڵ وڵاتە ئەوروپایەکانە هەرم ئەم ئێوارە دوایین شتا کە باسی ئابوووریەکە ڕووبا وڵاتەکانی ئەوروپاڵێت ئێوە ئەگەر تعرەفە یا باش لەسەر مەشروب هەڵنەگرن من لە 200 باجە خمە سەر شامپاین و شەراب یعنی ئەمە جۆرێک لە شەڕی بازرگانی خەریکە ڕێ ئەخات خودی ترامپ کەسایەتێکی بازرگانیە کەسایەتێکە کە هەموو شتێک لە چاوی بازرگانی و ئابووری و قازانجی دەوڵەتەکەی خۆی و ئەبینێت ئەو دەیەوێت پێ بەر لە هەر شتێک یانی دوێ ئەم چواردەورەکە دەسەڵات تەحویڵەدا لە ئەمریکا دەسەڵاتێکی ینی دەوڵەتێکی بەهێزی ئابووری و ئەوەی کە خەڵکەکە بگات و مەسل بۆ نمونە لە چوارچێوەی وڵاتەکەی خۆیان کاری گەورەی کردبێت بۆ ئابووری وڵاتەکەی خۆی ئەو نامی کە نردوێتی بۆ ئێران پێشەوەی کە بدرێت بە قەتەر لە ڕێگەی قەتەرەوە بدرێتەوە ئیمارات بدرێتەوە بە ئێران دراوە بە رووسیا کە سەیری کردووە و نامەکان خوێندوێتەوە نەیداوە چونکە کۆمەڵە شتی دیکەی تایە تەنها بەرنامەی ناوەکی نییە ترامپ تەنها داوای بەرنامەی ناوەکی لە خامنەی نەکردووە یەکەم شت کە باسیەکە ئەڵێ دەبێ واز لە هەموو ئەو گروپانە بێری کە لە ناوچەکە بەناو بەرەی مقاومەت خەریکن شەڕەکەن لەگەڵ ئیسرائیل و هەموو دانوستان و هەموو یارمەتیەک و پشتگیریەکی لە جۆستێکی و پارە و هەرچێکە ئەیکەیت دەبێ وازی لێبێنی بۆیە خامنەی باشە زانێت ئەگەر ئێستەکانێ ئەمەی ترامپ قبول بکات بە دڵنیاییەوە تووشی کێشەی گەورەتر ئەبێت رووسیا بۆچی ئەمەی نەگەیانوە بە ئێران پێی وایە داواکاریکی نامەنتقیە دۆسی ئەتۆمی ببەستی تۆ بە پرسەکانی دیکە بەڵێ رووسیا و ترامپ بەروە کە سەیری نامەکەیان کردووە باز دەواکەڵ ئەو شتێک کە داوات کردووە زۆرە هێشتا خودی ناوەڕۆکی نامەکە بەکشی دەرنەکەوتووە بەڵام ئەوەی کە باس کراوە یان تاوجێگای کە هاتووەتە دەرەوە زانیارەکان دزیان کردووە باز لەوە ئەکرێڵێ ئێمە ئەوە نادەین چونکە مەجموعێشتی تایە غیرە قابل قبولە بۆ ئێرانی و ئێران ئەوە قبول ناکە ینی ئەوەی کە رووسیا وتی من ئامادەم بە نێوەندگیر ڕاستیەکەی هەر خودی نامەکەی ترامپ وای کرد کە رووسیا لەو نێوەندگیریە بکشێتەوە لە خودی نێوەندگیریەکە ناکشێتەوە چونکە رووسیا کۆمەڵێ قازانجی لەم نێوەندگیریە هەیە کێشەی ئوکراینی هەیە کە ئەمریکا خەریکە بۆی چارەسەرەکە باز لەوە ئەکرێکە ئێستا یەک مانگ ئاتەش بەس بکرێ ئاگەر بەر بکرێ لەوەیە ئەم ێوارە پوتین قبولی کردووە کە ئاگر بڕەکە قبول بکات بەڵام بە کۆمەڵێک مەرج ینی بە سنووردار ئەو قسەکەی زۆر بەدڵ نەبووە ئەوەی پوتین ئەڵێ خراپ نییە بەڵام زۆر باشیش نییە کاتێک کە کۆمەڵێک مەرجی دیاری کراو لەبارەی ئاگربەستەکەەوە دێنە ئارا من یەک شتم پێ بڵێ ئەم کێشانەی کە باست کردن وە ترامپیان سەرقاڵ کردووە بە تایبەت پرسە ئابوووریەکان هەر بەڕاست دوای لێەکە هەندێک لە پرسی ئێران بکشێتەوە یان نەخێر دۆسەی ئێران دۆسێکی دیاری کراوە و لەبەر ئەوەی پەیوەستە بە ئاسایشی ئیسرائیلەوە یەکێکە لە ئەولویاتەکان کاری لە پێشینەی ئەمریکا ترامپ دەوڵەتی ئەمریکا هەر کام کەستری لە جێگەی ترامپ پیش بێت لە دۆسی ئێران ناکشێتەوە چونکە دۆسێکی تایبەتە بووی بەهۆی ئیسرائیلەوە و ئەوەی بەرژەوەندیەکانی ئیسرائیل لە ناوچەکە کە هەیە ئەمریکا دێ بە هەموو شەبی پارێزێت و پشتگیری ئیسرائیل دەکات چونکە ئەزانەیە کە ئەگەر لەو دۆسیە بکشێتەوە کێشەی گەورەتر قەیرانی گەورەتر و لە ڕۆژهڵاتی ناوەڕاست دەکات بۆیە لەوە ناکشێتەوە گوشارەکانی بۆ سەر ئێران زیاترەکە خامنەیش ئەوە ئازانێت بۆیە وتێن بە هیچ شێوە لەگەڵ کەسێکی قۆڵدۆر ینی کەسێکە زۆری هەیە بە زۆر گەرەی شتێک بەسەرمان بسێپێنێ دانوستان ناکەین و قسەش ناکەین هەموو جۆرە دانوستانێک ڕەت دەکەن لەگەڵ توایە هەندێک لە ناوڕۆکی نامەکەی هەمووی گەشت بوو بە عەلی خامنەئی بۆیە پێش ئەوەی ئیماراتیەکانیش بیگێنن ئەم قسەی بە نزیکەی یەکلاکەرە و دیاریکراوی خۆی کرد لە باری نامەکە ئەو ئەگەرە هەیە رووسیا شتایەکی پێوت پێک بەس ڕەنگە کولی گشتی بەگشتی نامەکەی پێ نەدابێت بەڵام بڕێک زانیاری دەستکەوتووە کە ئەمریکا چی لێ ئەوێت ئەو ئێران چەندین ساڵە ینی لە ساڵی 20 ساڵ 25 ساڵ پێشەستەوە هەموو ئابووری ئێرانی خستووەتە خزمەتی بەرەی مقاومە بە حەماس و بە حیزب الله و بە یەمەن و بە سووریە و ئەمانەی حەشتی شعبی لە عێراق و هەموو ئەمانەی کردووە هەر ئێستەکانێ وڵاتێکەکانی کە ترامپ داوای لە عێراق کردووە کە گاز و نەوت و کارەبا لە ئێران نەکرێت ئەگەر وا بکات خودی عێراقیش تووشی کێشابێ لە 45 کارەبای عێراق ئەبڕێ بەخاتر ئەو هۆکارێک کە ولی منعی کردووە ناتوانێت پەیوەندی بازرگانی لەگەڵ ئێران ببێت دێمە لا دواتر کاک عزیز مام لێ دووبارە سلااوت لێبێ وادارم باش بی پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە جارێکی تر ترامپ ڕوون بوو وتی دوو بژاردەمان هەیە بە ئێرانیەکانی گوت
بەڵام کاتێ خامنەی ئەڵێ ترامپ ڕێکەوتنەکەی پێشووی دڕانووەوە بەڕاستی گفتوگۆکردن لەگەڵ ئیدارەکەی ترامپا بێسوودە ئۆتۆماتیکی ئەکری ئێمە چاومان لەوە بێ ئەچینە قۆناغی دووەم یان بژاردەی دووەم یان نەخێر ئێمە لە با بڵێن ڕاکێشانێکی دیاریکرا و بێنەوبەردێکی دیاریکراوی نێوان ئێران و ئەمریکا بین تا و کاتێگەنە دۆخێکی گونجاو بۆ گفتوگۆ. سلااوی ئەوەی بەڕێز لە میوانەکەتان لە بینەرانی خۆشەویستان پاسەکەیت بۆ وەڵامدانەوە بە پرسیارە دەبێت بزانین سیاسەتی ئەوڕۆی ئەمریکا چۆنە بەشێ لەلایەن چێوە بەڕێوە دەچێ و ڕەوش و دۆخی کۆماری ئیسلامی لە چ ڕادەیەکدایە. دۆناڵد ترامپ ئێستا بە پێچەوانی دەوری پێشووی و بە پێچەوانەی تەواوی دەورەکانی پێشووی لەو کاتەوە کە پرسی ئەتۆمی بۆتە هەڕەشەیەک بۆ سەر ئاسایشی ناوچە و دەوڵەتانی دنیا بە پێچەوانی هەمووی ئەوانە ئێستا خۆی لە دۆخێکدا دەبینێتەوە کە گوشار و هەڕەشەیەکی زۆر جددی زۆر جددی و مەترسیداری لەسەر ئێران دەست پێ کردووە و ئێران خۆی لە وەک ڕابردوو نییە کە بە فێڵ و تەڵەکە و بە فێڵ و فەرەز کات بکرێ و بەرە و بڵین ئەتۆمی بوون و ناوەکی بوونوی چەکی ئێرانی بچێ کەوا بوو ئێستا خۆی لە دۆخێکدا دەبینێتەوە کە دەبێ بەڕاستی هەڵوێستەکە جواب بداتەوە. ئەو هەڵوێستی ئەو نامەیە وەڵامی ئەو نامەیە یان بەرە و داموستاندن دەڕوا یان بەرە و شەڕ دەڕوا. و ئێمە دیتومان لە ڕابردوودا کۆماری ئیسلامی کۆمەڵێک قەیرانی تێپەڕاندووە و ئەو قەیرانەی لە هەموو وەختێکدا جدیترە جابۆیە بە باوەڕی من لە هەموو وەختێک زیاتر بەرەو پاشەکشون دەڕوا. ئەوە قسەی ڕوانەت و ڕووکەشە کە باسی دەکات دەڵێ ئێمە بڵێ جواب نادەینەوە جوابی هەڕەشەکە نادێنەوە هەتا هەڕەشە و گوڕەشە هەبێ ئێمە دانوستاندن ناکەین. ئەوە هەموو بە قسەیە بەڵام لە ڕوانەتدا لە ڕاستیدا ئەوان لە بنەوە ڕاستە دوو لایەن نین دوو وێژمان نییە لە کۆماری ئیسلامیدا دوو هەڵوێست نییە لایەن یەکەیەکە بە تایبەتی بەرهەڵسکاری وتوێژەکە دەکات بەڵام بەگشتی شخصی خامنەیش گەیشتووەتە ئەو قەناعەتەوە و ئاکامە کە ئەگەر ئەم جارە جوابی ترامپ نەدەنەوە و کات بکڕنەوە یان بەڕاشکاوی بڵێن ئێمە دانوستن ناکەین ئیدی هێندەی پێناسیە کە تووشی شەڕ دەبن و ئەو شەڕەش شەڕێکی ماڵوێرانکەرە. کاک عەزیز یەک شتم پێ بڵێم ئێستا نامەیەکی دیاریکرا و چووە بۆ ئێرانیەکان و دیارە چیشی تایە پێ دەچێت ترامپ هەرچیەکی ئەوێ خستوێتە نامەکە و وردەکاریەکان هەمووی باسکرابن. ئێران بەڵەیەک بۆ گفتوگۆکە بەڵامێکیشی تێبکا بۆ نمونە بڵێ من ئامادەم بۆ گفتوگۆ بەڵام ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ یان نەخێر یەکسەرە چینە دۆخی گفتوگۆ بە گوێرەی ئەو تەرازوەی لە نامەکەی دۆناڵد ترامپا هاتووە. ئەو پێشتەرتی پێشتر ئێراندا نابوو خامنەیی بخۆی گوتبووی سەردەمدارانی ئێران هەموو ڕایەگەیان بوو کە مەرجی ئێمە ئەوەیە کە ئەو گوشارە ئابوووریانە ئەو گەمارویانە تەواو ببنەوە لە حاڵێکدا ڕێک بە پێچەوانە ترامپ لەوتی هاتووتە سەرکار ئەو سیاسەتەی بەکارهێناوە کە حەدی ئەکسەری فشارەکان فڕانی فشارەکان دێتە ئاراوە و ئەوەش بەڕاستی دەستی پێکردو. ئێستامە هەر لە فرۆشی نەوت جۆ بایدن و کە وای کردبوو کە گەماروەکانی هەڵنەپەسار بوو بەڵام بەجێ نەدەگەیان تەنانەت ڕێگایدا کە ئێران لە ساڵی 2022 هەتا 2,500,000 بۆشکە نەوت دەیفرۆشت ئەوە لەسەر بڵێ موافقەتی بایدن بوو بەڵام ئێستا نەکرد ئەوە نەماوە تەنانەت ئەوڕۆ ئەمریکا ڕادەی و فرۆشی نەوتی ئێرانی زۆر کەم کردەوە و دەیوێت بگەێنێتە ئاستی سفر یعنی ئێران دەیەوێت بەڕاستی لە ئابووری ئێران تێک و پێک بدات بۆ خۆی وەزئی زۆر ناتەوە بوو بەڵام هێندێک دیکەژچێ کەوا بوو خامنەی ئیدی بووی نییە مەرجدا بنێ مەرج بۆ وتوێژەکان و دانوستناندنەکان هیچ ڕێگایەکی دەکەی لە بەرنەماوە یان دەبێت هەر ئەو بڵێ وتوێژ ناکەن دانوستاندن ناکەن یان ناچارە بەرەو شەڕ بڕوا و ئەو شەڕەش شەڕێکی دیاریکەرە شەڕێکە کە کۆماری ئیسلامی دەخاتە ژێر مەترسی و بەڕاستی مان و نەمانە جا کۆماری ئیسلامی
مان هەڵدەگرێ یان نەمان ئەوە جاوەڵا دێمە سەری کاک عەزیز بەڵام حەزەکەم ڕەئی تۆش لەبارەی ئەوەی کە ئەکرێت ترەمپ داوای چی لە ئێرانیەکان کرد بێ لە نامەکە چی بۆ خامنەئی نووسی بێ جگە لە دۆسەی ئەتۆمی 1 2 3 ئەکرێت چی تریتیاابێ بە پێشبینی ئێوە هەر بێزگە لە نامەکە پێشتریش چەند داواکاری هەبوو یعنی لە ڕاستی دەسەنگ گوشار هەبوو داواکاریش نێ لەلایەن ترامپەوە یەکیان لە هەمووی گرنگتر کە زۆر کەم لە مێدیاکاندا باس کراوە ئەوەیە کە سپاهی قودس دەبێ هەڵوەشێنێتەوە و ئەوەش بێ دەچێت کە زۆر ڕاست بێ پێداگری لەسەر دەکرێت جەخ دەکرێتەوە لەسەری بۆ چونکو سپای قودس لەلایەن خومینیەوە دامەزرا کاتی خومینیەوە و دەیویست لە عێراق بچێ بۆ لای قودس و قودس بگرێتەوە ئیسرائیل لە نێو بەرێ ئەوانە بۆیە ئەو هەڕەشە هەمیشە لە ئیسرائیل هەیە ئەو سپای قودسە کە سولێمانی قاسمی سولێمانی بەڕێوەبەرەکەی بوو سەرۆکایەتەکەی دەکرد و دوایە بوو بە قەعانی ئەوە هەر بەردەوامە دەیانەوێت حتمەن بە باوەڕی من ترامپ لەوەی دەسەڵگر نییە ئەوە یەک دووهام تەواوەتی سپای پاسدارانیش نابێ بەو شێوە بمێنێتەوە سێهام ئەو موچەکانێک کە زۆر دەڕۆن و دەتوانن بگەنە ئیسرائیل و شوێنەکانی دیکەش ئەوانش دەبێت لە ناوتر دەبێت یارمەتیەکانی بۆ حیزب الله کەم کاتەوە دەبێت یارمەتیەکان و پەیوەندەکانی لەسەر حەشتی شابی و تەواوی میلیشیاکانی عێراقی عەرەب لە بەغدا و لە شارەکانی دیکەی عێراق کەم یعنی هەڵ بگرێت ئەوەیە کە کۆمەڵێک فشار هەیە کۆماری ئیسلامی بەڕاستی ئەگەر بێت و لەسەر میزی و توێژدانیشێ تووشی کاپیتولاسیۆنێکی تەواو دەبێت جاوەڵا من دێمەوە لا دواتر بزانین بەم داواکاریانەوە ئەوەی ئێران داوای مەرجی یەکسانیان دۆخی یەکسان بۆ گفتوگۆکە بەڕاستی ئەمە ئەکرێیان نا کاک هەوڕیان نازام کاک ئارام باشە گیان کاک محەممەد حەکیمی دێمەوە لای تۆ میوانەکە ئەمریکامان هێشتان نازانم بۆ ئامادە نییە بۆچی هەست بە دووڕاییەکی دیاری کراوەکرێت لە ناو ئێران لەبارەی گفتوگۆکردن لەگەڵ ئەمریکا دوێنێ خامنەی ئەو قسە بنەڕەتیانەی کرد کە ئەنی وا ئەبینرێ ڕەتکردنەوەی گفتوگۆیە بەڵام خۆشی ئەڵێ هەندێک لە ناوخۆی ئێرانە بەردەوام با بڵێن سوورن لەسەر ئەوەی گفتوگۆ لەگەڵ ئەمریکایە بکرێ ئەمە دلیلی ئەوە نییە لە ئێرانە دووڕای جیاواز لەبارەی گفتوگۆکردن و گفتوگۆ نەکردن لەگەڵ ئەمریکایە بۆ ئەو فرسەمە دەبێت بگەڕێنەوە بۆ دۆخی ئابووری ناوخۆی ئێران ئەمڕۆ لە ئێران بازاڕەکان بەگشتی داخراوە ینی خەڵک ناتوانێت شت بکرێت زیاتر لە 5 ملیۆن منداڵ ئەمڕۆ ناتوانن بچنە قوتابخانەوە دەرس بخوێنن چونکە قوتابخانەکان لە ئێران بە خۆڕایی نییە باوکەکان ناتوانێت هەزینەی و خەرجی ئەو منداڵە دابین بکات دۆخی ئابووری ئێران وای لێ هاتووە لە هەر سێ کەس دوو کەسی ناتوان ینی لە ڕۆژانەی یەک ژەم نانەخوات بۆیە ئەمە وای کردووە کە جەم ئەلەوانی کە لە نزیک خامنەین ئاواتەخوازی مردنی خامنەیش بن ئەمە دوور نییە حتا ڕەنگە خۆشیان بە جۆرە لە جۆرەکان خامنەی تیا بن و بیکوژن لەم ناوەیە بۆ ئەوەی بتوانن لەگەڵ ئەمریکا دانوستان بکەن و خۆیان لەم کێشە و لەم گرفتانە ڕزگار بکەن چونکە ئێران بە گشتی ئابوووریەکەی داڕماوە ئەلان لە ساڵی داهاتوو ئێران ئەتوانێت ئەگەر بیکەین بە سێ بەشەوە کارەبای ئێران خۆی ئەتوانی یەک بەشی کارەبای خۆشی دابین بکات بنزینە گرانە بێت غازە گرانە بێت ینی ئەوەی کە پی ئەڵێ ئابوووریەکی سربەخۆ لە ئێران بوونی نەماوە لە ئێران ئێستەکانی دوو قێش لە ناوی خۆیان وجودی هەیە یا هەژارە یا دەوڵەمەندە هەژارەکەش ئجگار زۆر بووە ئەوەی کە مام ناوەند بوو هەمووی هاتووەتە ژێر هێڵی هەژاریۆ ئەمە هەمووی فشارە لەسەر دەسەڵاتی ئێستا هەمووی ئەو گەمارانوی کە ئەمریکا خستوتە سەری گەمارۆکان پشتی ئابووری ئێرانی شکاندووە ئێران تەنها خەرجی خەڵکەکە نییە ئێران ئەو هێزەنیا بەتیانە ئەو بەرەی مقاومەکە هەیەتی دەبێت ژیانی هەمووی دابینکە ئەوەی کە لە حیزب الله لوبنان ئیسرائیل لیدا ئەو هەموو ماڵوێرانەیە کە لە بۆ لوبنان هاتە پێشەوە و ئەو هەموو ماڵە ڕوخێندرا و ئەوکو ئەوانە ئێران دەبێت چاکی بکات و هەزینەی ئەو هەزینە لە هەزینەی نەوت و فرۆشی نەوت ئێرانە دێت ئەمریکا ئەمڕۆ وەزیری نەوتی ئێرانی گەماری خستوتە سەری لەگەڵ سێ چوار وڵاتی دیکە وەکو چین و هند و ئەوانە بەتایبەت بەشی کەشتیڕانی و قایەغڕانیەکەی گەماری خستوتە سەری بۆ ئەوەی چیتر هیچ وڵاتە نەتوانێت نەوتی ئێران بە قاچاقیش بفرۆشیانی ئەوەی کە ئەیامود دەوردانەوەی گەمارۆکان ڕێگەی ئەوەشی خەریکە لێ ئەگرێت بۆیە ئێران بە دۆخێکی تایبەت گەیشتووە کاک ئارام حازر ئارام حەمە ساڵح شرۆڤەکاری سیاسی لە ئەمریکاوە با بچمە لای ڕاستیەکەی کاک ئارام
سلااوت لێبێ وادارم باشبی بە خێربەی بۆ زووم دێمە لا دێمە هەندێک گفتوگۆمان کرد لە باری نامەکەی ترەمپ و قسەکانی خامنەئی و ئەم نامەی ترەمپ کە بۆ ئێرانی نردووە جۆشت لە قسەکانی خامنەئی بوو ئەمان گەێنێتە دۆخی گفتوگۆ لەگەڵ با بڵێن دۆخی گفتوگۆی نێوان واشنگتن تاران لەبارەی دۆسیە ئەتۆمی. سپاس بۆم دەفتە سڵاو لە میوانە بە ڕێزەکەت لە ڕاستیە تاکو ئێستا ئەو ئاسۆیە ڕوون نییە کە ئەمانگەیەنێتە ئەو دۆخەیاننا بەڵام نامەکەی ترەمپ کە لە ڕێگەی ئەماراتەوە پێی گەشتووە نامەیەکە پێچێت کە نامەیەکی زیاتر هەڕەشە ئامێز بێ هەروەها ئەوەی کەوا جێگەی گومانە بۆچی هەتاکو ئێستا بە شێوەیەکی ئۆفیشەڵ دەسەڵاتی ئێران وەڵامی نامەکەی نەداوەتەوە زوو نییە بۆ ئەوە کاگارام بەڵێ زوو نییە بۆ وەڵام جارێکە زووچی ینی وەڵامێکی نامەیەک لەو بابەتە کە 3-4 ڕۆژە گەشتۆ بەدەستی ئەبێ زوو نەبێت دوایە هەر لە ئێستاوە پێ ئەچێکەوە نامەکە نامەیەک بە هیچ شێوەی بەدڵی ئێران نەبێت چونکە ئەو نامەی کە ترم نابێتی نامەیەکی شخصی نیە نامەیەکی ئۆفیشەڵە لەسەر ئاستێکی باڵا نێراوە بە ڕسمی بگاتە دەست ئایەتوڵا خامنەئی لێرە ئایەتوڵا خامنەئی چەند قسەیەکی لەسەر کردووە بەڵام وەکو ئۆفیشەڵ وەڵامی نەداوەتەوە لە قسەکانی وا دیارە چونکە ئەڵێ ئەگەر ئێمە بچینە ناوڕۆکی ئەو نامەیە جێبەجێ بکەین بەماناوێ ئێمە زەرێریی زۆرەکەین ئێمە باری ئابووریمان خراپە پێش ژیانمان خراپتر بێ نەکشاکتر هەروەها ئەمە ئەو دوایەوە یەکشتم پێ بڵێ کاگارام وتت نامەکە هەڕەشە ئامێز بووە وتت نامەکە هەڕەش باشە دەی وەزیری خارجی ئێران شتیشترڵێ ئەڵێ ئێمە ئامادەین دابنیشین بەڵام لە شوێنێکە کەوا احترامی متبادل هەبێت و لە کەشێکی ئاو هەوایەکی احترامە و ئاشتی لە نێوانمان نەک بەپێی ئەو نامەیە هەروەها ئەتاکو ئێستا من ئەم بەیانیش بۆی گەڕام ناوڕۆکی نامەکە نەزانراوە تەنها یەک دێڕی ئەخێری نامەکە کەشف بووە ئەگەر سەیری چات جیPTکەی پێتەڵێ ئەڵێ ئەگەر بێت و لەگەڵ مادانە نیشی و مفاوەزە نەکەی نەیەتە سازان ئێمە هیچ شارمان نێ هێزی عسکەری بەکارێنی ینی ئەمە تەواو خۆی لە خۆیان هەڕەشەیە و ئێرانیش باشە زانێت ئەوەی کەوای لێ کردووە نەچێتە ناو ئەو جۆرە سازانەوە لە زەرێتی دیارە نامەکە هەموو پەل و پۆی ئێرانی بڕیوەتەوە و هەر ئەوەش نییە تەنها ینی شەشی ئەتۆمی بە دەرەجەی یەک بە دەرەجەی دووەم بازاری ئابووری و نەوتی ئێرانە ئێران لەم ڕۆژە لەسەر ئاستی هەموو دنیا عەزر کراوە ینی وەلا خراوە بۆیە ئێران بە هەموو شێوە هەوڵا تۆزی خۆی بگرێتەوە بەڵام پێ ئەچێ ئەم نامەیە وا ئیحراجی کرد بێتن وا بێزاری کرد بێتن نەزان چی بڵێن لەبەرەوەی لێدوانی جیاواز ئەدرێ و هەروەها نایەنێت بەپێی ئەو نامەیە هیچ ڕێکەوتنێ لەگەڵ ئەمریکا بکەن باشە کاک ئارام خامنەئی وەکو هەستناکی خامنەئی وەکو بنەما دژی گفتوگۆ نەبێ بەڵام ڕاستیەکەی ئەم زۆرەی ئەمریکا ئەم زۆرەی ترەمپ وای کرد بێ ناچار بن بەم شێوەیە با بڵێن وەڵامی نامەکەیان درەنگ وەڵامی نامەکەی دۆناڵد ترەمپ بدەنەوە بۆی بگەنە دۆخێکی دیاری کراو کە هیچ نەبێ شتێک هاوسەنگی لە گفتوگۆکەیە هەبێ ینی پێدەچێ قسەکەی خامنەئیش بەشێک لە ڕاستی تیا بێ ئەوەی کە ینی دۆخی گفتوگۆ لەگەڵ ئەمریکا دۆخێکی ناجۆرە تۆ نامێکی بۆ نێری بووی گفتوگوی دیاریکرااو بکەی بۆ ڕێکەوتن بەڵام هەر ئەمڕۆ سزای زیاتریە خەیتە سەروە وەزیری نەوتی ئێران سزایی وایە ڕاستە ینی وەڵام نەدانەوەی خامنەئی بەشێکە لەوە چونکە ئەزان ئەگەر وەڵامی بنەوە بێ بەش بۆ پێ بێکە لە نامەکە هاتەوە وتم ناوڕۆکی نامەکە تا ئێستا کەس نازانێ بێگومان لە ناو ئەو نامەیە چەند شتێکی تریش باس کراوە کە هیچ کەسێ نازانێ ئەبێ بزانین لەم ڕۆژاتەوە ئێران وڵاتێکی لاسارە ئێران لە مافی مرۆڤ زۆر خراپە ساڵانە هەزاران کەس لە سێدارە ئەدا هەروەها بێجگە لە ڕۆژ لە ماوەی 45 ساڵی ڕابردووکە کە دەسەڵاتی شیعی ئێران لەسەر حکومە زیاتر لە 3-4 سەرکردەی کورد و ئۆپۆزیسیۆنی لە ناو ئەوروپا کوشتووە ئێران ڕێز لە هیچ یاسایەکی نێودەوڵەتی ناگرێ ئێران ڕێکۆردی خراپە ئێران دەستی کێشاوەتە ناو 4-5 وڵاتی عەرەبیەوە وەکو عێراق و لوبنان و نازانم فەڵەستین و لیبیا و یەمەن و هەموو دەسەکانی ئێران بڕاو چونکە ئێران بە دەرەجەی یەکەم وڵاتێکە کە بە هەموو شێوەیە تاوانبارە و دیارە ئەم لەم نامەیە ئەمانە هەموو باس کراوە بۆ یەکی ئەمریکا هیچ چارەسەرشتی بۆ نەدۆزیوە یا ئەبێ پێی ئەو ناوەڕۆکەی ئەو نامەیە لەگەڵماندانیشی یان ئەوەتە هێزی میلیتەری بکات سپاس دەکەم کاگارام نەدانەوەی ئەوان سپاس دەکەم دێمە وڵات کاک عەزیزی ماملێ
وەزیری دەرەوەی ئێران ئەڵێ دانوستان ڕەتمان نەکردوێتەوە هەر لە چوارچەوەی دووڕاییەکانی نێو ئێران خۆی بەڵام مەرجی یەکسان مەسەلەن دۆخێکی گونجاو هەموو ئەمانە ئەتوانی پێم بڵێ مەبەستی ئێران بە دیاریکراوی لە دۆخێکی گونجاوی گفتوگۆ چییە؟ خۆ ئەگەر ئەم هەموو داواکاریە لەلایەن ترەمپەوە چوو بێ بۆ ئێران بە دڵنیایی تۆزێ قورسە بگەنە دۆخێکی هاوسەنگی گفتوگۆ. بزانی بانگەشەی ئێران بۆ دژایەتی لەگەڵ ئەمریکا یان بڵێن چاواشەکاری دژ بە ئەمریکا و هەروەها کۆمەڵێک ڕاگەیاندنی ئەوە کە ئێران ناچێتە ژێرباری ژێر هەڕەشەکانی وڵاتی گرتوەکانی ئەمریکا و دەبێ کۆماری ئیسلامی وەکو کۆمارێکی بەهێز بەردەسەڵات و لەسەر بنەمایەکی وەک یەکبوون تەمەشا بکە و ئەوانە دەمێکە ینی لە 45 ساڵە ئەوەی دەڵێنەوە بەڵام ئێستا بەڕاستی گۆڕدراوە ئێستا هەر ڕۆژێک قسەیەک دەکەن ڕۆژێک هەموو توێژەکان ڕادەکەنەوە 24 ساعتی ناگرێت دیسانەکە ئامادەی خۆیان دەبڕن بۆ وتوێژ هەر یەک لەلایەنەکان پزیشکیان بەو مەبەستە هاتە بوو بەسەرە کۆمار خۆمە یعنی خامنەی پشتی گرت بۆ ئەوە کە پێی وا بوو کە مەشروعیەتێک و مەقبوڵیەتێکی نانۆتەوەیی هەیە و دەتوانێت وەک کەسێکی خوێندکار و وە کەسێک کاکە ئەمامەی لەسەر نێو ئەوانە دەتوانێت دانوستاندن بکات لەگەڵ ئەمریکایە بەڕاستی مەبەستی سەرچانەوە بوو بەڵام ئێستا هەر لەسەرەوە ماونەوە دەبێت ئەوەش بزانین کە لایەنەکە بنێو جەپەی پایداری لە ئێران کە بەهێزە کە بەدەسەڵاتە کە جەلیلی بەڕێوەی دەبا بە سەرۆکایەتی ئەو جەلیلی کە پێشتر بۆ خۆی نوێنەری بڵێن ئێران بۆ لە وتوێژەکان و داموستاندەکانی لەسەر چەکی ئەتۆمی و ئەوانە بە تەواوی دژایەتیان هەیە لەگەڵ وتوێژ کەوا بوو ئێران یەکدەست نێ ئێران تەنانەت لە پارلەمانیشدا ئەو کێشە هەیە ئەو دووبەرێکی هەیە و لەسەر هەموو ئاستەکان نەکەن لەسەر ئاستی شت ناوەچی لەسەر ئاستی ئابووری ئێستا لە ئێراندا کێشەی ئابووری بێتە باسێک بە وتوێژێکی سەرەکی لە پارلەماندا هیچیان یەکجان قبول نێ یەکتر بە بێدەسەڵاتی بە بێسەلاحیەت تاوانبار دەکەن یەکتر بە گەندەڵی تاوانبار دەکەن تەنانەت بەشێکیان و ئەوەی کە بەتابەتی ڕۆژنامەی کەیهان دەژێڕێ حەسەنی شەریعەت مەداری حوسێنی شەریعەت مەداری ببورن ئەوە بڵێن لایەنەکانی دیکە تاوانبار دەکات بە خەیانەت دڵە ئەو کەسانە کەوتوێژ بکەن لەگەڵ ئەمریکا خەیانەت دەکەن کەوا بوو ئێران یەک دەستنێ یەک زمانێ یەک قسەنێ بەڵام قسەی سەرەکی خامنەیی دەیکا ئەلئانی شەتالانشی لەگەڵ خامنەیی دەیکا و خامنەیە ژێربەژێر بە باوەڕی من ناچار بووە چونکو خۆتان دەزانن کە لە مەسەبی شیعەدا زۆر باش دەتوانن زۆر 180 دەرەجە بگەڕێنەوە و لە داواکاریان و لە پرەنسیپەکان و لە ئوسوولەکان و لە سونەتەکانی خۆیان دەرباز بن و بێن شتێک بەنابەدڵی خۆیان واژۆ بکەن و ئێستاش ئەوەی خامنەی زۆر جار ناوێنێ پاشەکشی قارەمانانە شتێکی لەو بابەتاکەنەوە و گفتوگۆ لەگەڵ دۆناڵد ترەمپ ئاکەنەوە ئێسواز دەکەم دێمە وڵات کاک عەزیزی ماملێ کاک محەممەد حەکیمی فشارێکی زۆر لە ناوخۆی ئێران بەشێکی باشیت باس کرد هەر لە نان و قوتەوە بیگرە هەتا پرسەکانی دیکە و لەو نێوەندەشان نامەیەکی زۆر قورس ڕەزا قورس هی ئەمریکیەکان گەیشتووە بە ئێرانیەکان لەو نێوەندەیە دوو ڕێی جیاوازیش لە ئێرانە هەیە پێت وایە دەوڵەتی ئێران خودی خامنەئی لەبارەی ئەمەوە چ بڕیارێکەیە بڕیاری دانوستان یان جۆرێک بێنەوە بەردە لەگەڵ دۆناڵد ترەمپ تا ئەچێتە دۆخێکی دیاریکراو یان باشتری دانوستانەوە بەڕای من خودی خامنەیی بریاری دانوستان نادات و قسەی ئاخریش لە ئێران خامنەی خۆی ئەیکات پزیشکیان ئەگەر تا دوێکە ئێمە حازرین لەگەڵ ترامپ دانیشین و بە شێوەیەکی یەکسان قسە بکەین ئەم ڕۆڵێ ترامپ من لەگەڵت ئەسن قسە ناکەم من لەگەڵت دانانیشم و توێژ ناکەم لەگەڵت دیالۆگ ناکەم ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو شتێک کە ئەمڕۆکە لە ئێران کەسی یەکەم قسە هەموو شتێک ئەبڕێتەوە خودی خامنەی ئەیبڕێتەوە خامنەی یەکشتی لە بەرچاوە هەڵسو کەوتی ترامپ لە زلێنسکی لە کۆشکی سپی ئەو جۆرەی کە ترامپ بێڕێزی کرد بە زلێنسکی ئێران سوورە زانێت ئەگەر بچێتە پای مێزی وتوێژ
لەو زیاتر سوکایەتی پێکرێت ئەمە لەباری سوکایەتی بەڵام بە جۆرێک بە ئەرێنی بۆ ئۆکراینیش دواتر نشکایەوە ینی دوای چەند ڕۆژێک چوونەوە گفتوگۆ و ڕێکەوتنی کانزاکانەکەن و ئێستا ئەمریکا و ئۆکراین پێکەوە داوە لە رووسیاکەن ئاگربەستێکی کێشەی ئوکرانیا و ئێران زۆر جیاوازە. ئوکراینیا چەند ساڵە شەڕەکات ئەو بۆ دو ساڵ زیاترە شەڕەکات لە شەڕایە هێزی ئینسانی کەمتر ماوە هێزی چەکی کەمتر ماوە ئەو هێزەی کە شەڕی پێ بکات بەڕاستی زۆر هێزی جارانی نەماوە کە بتوانێت شەرکە و بەرگری بکات. ئێستا دەستەکانی زۆر لە شوێنەکانی لەدەستداوەتەوە جارێکی دیکە هێرشێکی زۆر لەسەری بەڵام ئێران هێشتا کوێ مەجموعەیەشتی بەدەستۆ ماوە وەکو هێزی ئینسانیە هێشتا کوێ درۆنی و موشکیەکەی هەیە بەرنامەی ناوکیەکەی هەیە ئەلان ئێران ئەتوانێت ئەو ئەو ئورانیومی کە پێتیاندویەتی و هامادەی کردووە ئەگەر بیەوێ ئەتوانێت تا 4-5 بۆمی ئەتومی پێ دروست بکات گەشتۆتە ئەوە بەڵێ ئەگەر بتوانێت ئەبیەوێت زۆر بە ئاسانی تە لە 5-6 مانگە توانێت بۆ چەکی ناوکی دەستی پێڕابگە و دروستی بکات. ئەمریکا و ئیسرائیل لەما زانن بۆیە زۆر پاڵەنێن بە مەسەلەی ڕێکەوتنەوە دەڕێک ئەوەیە ئەوان هەستیان بەوە کردە مەترسیەکە ئەزانن چییە بۆیە ئەو هەموو گوشاریان خستوەتە سەر ئێران و خامنەی فشارەکان هاوردووە کە ئەوەیە لە ئەمە با بڵێن دۆخی ئابووری ئەگەر زۆر خراپ بێ خەڵک زۆر گلەی هەبێ ئەمە فشار بێ لەسەر دەوڵەتی ئێران لە ڕووە سەربازیەکەیەوە پێدەچێت پێگەی قایمتر بێ بەوەی کە چەند مانگێکی دیکە بگاتە دروستکردنی بۆمبی ئەتۆم بە دڵنیاییەوە پێگەی ڕەنگە لەوباری ئەسکەریەوە پێگەکەی قایمتر بێ بەڵام لەناو خەڵکە پێگەی زۆر لاوازە لاوازتری شەبێ ڕۆژ بە ڕۆژ چونکە دۆخەکە ئەو دۆخەی کە ئێمە بەدیومانەوە لەگەڵ خەڵکی ناو قساکەین ئەی بیستین دۆخێکی تایبەتە هیچ کاتێوا بووە ئێران وەکو ئێستا ئەوەی ئێوە ئەیبیستنەوە لە 40 ساڵی ڕابردوو 45 ساڵی ڕابردوو دۆخی ئابووری ئێران نەگەشتەوە ئاستە مەترسیدارە. باش سواس دەکەم کاک ئارام دێمە لای تۆ ئێران وەزیری دەرەوەی ئێران بە دیاری کراوی ئەڵێ ئێمە لە بەرامبەر ئەو پەڕی گوشاری ئەمریکا مەبەستی سزاکانە ئەو پەڕی مقاومەمان هەیە هەر بەڕاست کارتی مقاومە چیتر کارتێکە لە دەستی ئێرانە؟ نەخێر لەو بڕامەوە تەنها قسەی ئەعلامە و قسەیەکەوە على ئەساس خۆیان هەتا ئێستا هێزیان ماوە بەڵام لەسەر ئەرزی واقع تەواو پێچەوانەیە چونکە ئەزانی هەموو دەسەکانی ئێرانیان لە ناوچەکە بڕی ئەبینی ڕێکخراوەی وەکو حەماس و حیزب الله و حوسیەکانی یەمەن هەمویان ڕۆژ گەورەتر دوا قەڵعەی ئێران کە مابوو لە ناوچەکە سووریا بوو سووریا بە ڕژێمەکەیەوە لە ناویاننا ئێستا ئەوەی کەوام لە دەست ئێرانە مابێ بەکاری بهێنێ تەنها عێراقیش ئەزانی لەم ڕۆژانە ئەمریکا فشارێکی زۆری خستۆتە سەر حەشتی شعبی هەروەها گازی ئێرانی لێبڕیون هەروەها هەڕەشەی کردووە لێیان کە دابێ لەگەڵ ئێران ئەو پەیوەندیەتان هەبێ ئەمە هەموو بەرەو ئەوە ینی فشارەکانی ئەمریکا هەر تەنها بۆ سەر ئێران نیە بەڵکو بۆ سەر پرۆکسیەکانی ئێرانیشە بۆ سەر ئەوانەیە کەوا یارمەتی ئێرانێن هەروەها هەموو ئەگەرەکان لە ئارادایە کە ئیحتیمال زۆرە ئەگەر بێت و حەشتی شعبی لە ناو نەچێت و ئەگەر بێت و حکوومەتی شیعی عێراق بە قسەی ئەمریکا نەکات و نەچێتە ژێر فشاری ئەمریکاوە زۆر ئاسایە کە بەعسیەکان و سونیەکانیان بۆ ڕاستکەنەوە پەلاماریان بن و هەر لە ئێستاوە سەرکردەکانی شیعە ئەوانی کەوە لە عێراقن بەشێکی زۆریان خۆیان شادۆت و هەندێکیان چوونەتە ئێران نایەنەوە لەبەرەوە قسانەی وەزیری خارجی ئێرانکەیکا تەنها قسەیەکی بۆشە و هیچ ئەساسێکی نییە هەروەها دەربارەی چی ئەتۆمی من لەو بڕوایم کە ئەمریکا و ئیسرائیل هینێ تێبینی وردیان لەسەر چەکی ئەتۆمی هەیە چونکە چەکی ئەتۆمی پێتاندنی یۆرانیۆم گەشتۆتە دەرەجێک ئەوەندەی نەماوە کە بۆ بەکارهێنانی سیڤیل ببێ بە چەکی ئەتۆمی چونکە هەموو ئەو بەپێی زانست ئەو تاقیگە و ئەو مختبەرانەی کەوا ئێران و هەر وڵاتشێ بەکارێنێن بۆ ئامادەکردنی وزە بەهۆی ئەتۆمەوە هەمان ئەوانەیە کە بەکارێنێن بۆ چەکی ئەتۆمی بەمەنای ئەوەی کەوا ئەوانەی کرد بۆ چەکی ئەتۆمی چەند مانگێکی بە ئاسانی دروستێکە ئەم هەموو معلوماتانە ئەم هەموو زانیاریانە لە لای ئەمریکا و CIA هەیە و نامەکەش ئاشکرایەکەوە یەکێ لە فشارەکان و زەڵفەکانی ئەوەی بۆیە لەو بڕام ئەو قسانی کە وەزیری خارجی ئەیکا قسەیەکە زۆر کرچ و کاڵە قسەیەکە تەنها بۆ ئەعلام و هیچی تر و هیچیان پێ ناکرێت لەگەڵ ئەمریکا. کاک عەزیزی ماملێ ئێواڵێن چی ئێران کارتێکی دیاریکراوی هەیە مووقیفی گفتوگۆی خۆی مووقیفی دانوستانی خۆی لەگەڵ ئەمریکیەکانە پێ
بەهێز بکە، یعنی بەرنامە ئەتۆمیەکەی بەردەوامە پیتاندنی یۆرانیۆمی بە پێی راپۆرتە فەرمیەکان گەیاندۆتە 160 و زیاتر بەنهێنی چەندە دیار نییە. ئەوە هەڤاڵ محەممەد حەکیمیە بۆی هەیە لە 6 مانگی داهاتوە بتوانێ بۆمبی ئەتۆمی دروست بکە. لەو بارانەوە قسە زۆرن ڕاستیەکەی. ماوەی پێشوش راپۆرتێکی نهێنی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم هەبوو، نەئەبوو بڵاو بێتەوە، بەڵام هەندێکی بڵاو بۆەوە ئەویش بە تەواوەتی نیگەرانە لە ئەگەری دەستگەیشتنی ئێران بە چەکی ئەتۆمی. لەو نێوەندە ئێران کارتێکی دیاریکراوی ئەبێ هەیە یان نا بە بەرەی مقاومە و بە ئەگەری دەستگەیشتن بە چەکی ئەتۆمیشەوە؟ کارتی ئێران لە ڕابردوودا هەر ئەو پرۆکسیانە بوو کە لێرەدا باسی کرا، بەڵام ئەوانەیە هیچ یەک نەماوەتەوە، هیچ هاوپەیمانێکی ناوچەیی نەماوەتەوە، هیچ هاوپەیمانێکی نانوتەوەیشی نە دەتوانێت لەسەر چین حساب بکە نە لەسەر رووسیا. ئەو رووسیا و چین ئەگە بێتە جێی هەڵبژاردن لە نێوان ئێران و ئەمریکا بێگومان بەبێ ئەولا ئەمریکا هەڵدەبژێرن و پەیڕەوی دەکەن لە سیاسەتەکان و لە قسەکان و فەرمانەکانی وان کەوا بوو ئێران ئەوڕۆ بە تەنیا ماوەتەوە، زۆر ئیزۆلەیە، زۆر گۆشەگیر ماوەتەوە، هیچ کارتێکی بەدەستەوە نێ، نە لە ناوچە نە لە ناونەتەوەیی عزیزمام لێ بۆچی بێکەسە هەر سبەینێ قەرار لەگەڵ چین و رووسیا کۆ ببنە و باسی بەرنامە ئەتۆمیەکەی بکەن. رووسیاش ئەوە دڵی ئێرانی بەلاو مەبەستە ڕاستیەکەی ئامادە نەبووە ئەو نامە ڕەزا قورسەی دۆناڵد ترەمپ بگەێنێ بە ئێران. بۆچی بێکەسە ئێران؟ لەو کاتەوە کە ئێران دەستی پێ کردو ئیرادەی خۆی نیشان داوە بۆەوە کە دەستی بگاتە سەرچی ئەتۆمی، رووسیا هەر هێناوێتی و بردوێتی تەنانەت ئێمە دیتمان کە کێشەیەکیان هات هێنایەنە ناو دادگای ناونەتەوەی وە 300 میلیۆن دۆلار ئێران داواکاری دەکرد، دیار نەبوو پێم وایە سازان پێکەوە کەوا بوو رووسیا لەو وڵاتانەیە کە بتوانێت هەروە بە سوک و ئاسانی ئاخرین تێکنیکەکان و ئاخرین ماتریالەکان و مادەکانی چەکی ناوەکی بدا بە ئێران. ینی پێی خۆش نییە رووسیا وڵاتێک نییە پێی خۆش بێ ئێران ببێ بە دەوڵەتێکی ئەتۆمی، وایە؟ بێگومان پێی خۆش نەیە چونکۆ ئێران دەناسەیە وەکو دەوڵەتێکی ئیسلامی و تەنیا بەرژەوەندەکانی فقط ئەوەیە کە ئەوە بیدۆشێ. ئێرانی دۆشیوە ماوەی 45 ساڵە کەوا بوو ئێران هیچ کارتێکی بەدەستەوە نەماوە، بۆیە زۆر ببڕن زۆر بە سەرشۆڕی و لە هەڵوێستێکی زۆر خراپدا هاتۆ دیسانەکە من دووپاتی دەکەمەوە. ئێران ناچارە وەکو 2015 کە بەرجامی واژۆ کرد ئەو دەمی کاپیتولاسیۆنی یەکەمی کرد، جاری دووەمیش کاپیتولاسیۆنی دووەم دەکا. خۆمەینی جامی ژاری یەکی خواردەوە و ئاگربەست لە نێوان ئێران و عێراقدا خامنەی ژاری دووەمی خواردەوە بۆ واژۆکردنی بەرجام لە 2015دا و خامنەی دیسان جامی سێهەم دەخواتەوە لە 2025دا بۆ واژۆکردنی بەرجامێکی دووهەم. باش کاک محەممەد حەکیمی، لە نێوان بژاردەی شەڕ و ئاشتیا تۆ پێت وایە ئەگەینە کۆ بۆ ئەگەر ئاوا بێ ئێران هەر بەڕاستی قدرەتی بەرگەگرتنی بژاردەی شەڕی ماوە بەرامبەر بە ئەمریکا ئیسرائیل، هیچ ئەتوانێ بکە بەرامبەر بە لێدانەکانی ئەمریکا و ئیسرائیل جا پابلین بریکێ ئەتۆمی ئەگرێتەوە، وێزگەکانی سوتەمەنی و کارەبا ئەگرێتەوە، یان هەر پرسێکی دیکە جۆرە دەزوەردانێکی سەربازی دیکە. قدرەتی ئێران هەیە بۆ جواببانەوە بۆ خۆڕاگرتن یان نا؟ خودی ئێران ئەو هێزەی نییە بتوانێت بەرگەی شەڕێکی درێژماوە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بگرێت. ڕەنگە لە ڕێی زەویەوە ئەم شەڕە تۆزێ درێژە بکێشێت، بەڵام لە ڕووی ئاسمانیەوە خودی شەڕەکە ناتوانێت درێژە بکێشەوە. ئێران زۆر زوو هەموو شتەکانی لە دەستەدات، چونکە هێزی ئاسمانی پێش ناچێت شەڕەکە بگاتە سەر زەوی، زیاتر زۆر ئەگەری ئەوە هەیە کە هەر لە ئاسمانەوە لی بدەن. ڕەنگە بژاردەی دیکەشی خودی ئەمریکا ببێ بۆ ئەوەی کە توانێت ئەسان ڕژیم لە ئێران بگۆڕێت، بەڵام خودی پێشتر کە ئیسرائیل دایەتی لە ئێران و چەند دوو جارێکە کە پێشدایەتی لە ئێران بەشێکی زۆر لەو دژە ئاسمانیانێک کە ئێران هێتی ئەو چەک و چۆڵی دژە ئاسمانیانی کە بووی لە ناو چووە، یعنی ئێران لێوانیە ڕاست ناکە بەپێی ئەو هەواڵانەیە ئەمە بیستمانە بەشێکی زۆر لە بەرگری ئاسمانیەکەی ئەوەی کە دژە هەو فڕۆکە و دژە درۆن و شتێ ئەوانی لە بین چووە، بەتابەت لە شوێنی بەرنامەی ناوچەکانی لەو کارگە و تاسیاتانی کە هەیەی ئەوانە لی درا و لە ناو چووە.
بۆیە ئەو هینەی نییە ئەوەش کە ئێستا لەگەڵ رووسیا و چین جێگری وەزیری دەرەوەی ئێران و جێگری وەزیری دەرەوەی رووسیا و چین بەیانی کۆبوونەوەکەن لەسەر بەرنامەی ناوکی بەڕای من تەنیا ئاڵوگۆڕی مجموعێ شتێکە بەیەک و بیکەن بۆ ئەوەی کە لەگەڵ ئەمریکا رووسیا بتوانێت چۆن ئەمریکا خەریکە ئوکراین لەگەڵ رووسیا شتێک وەک تەفاهمێکی ئاشتیان بخاتە رووسیاش دەوێت هەمان نەخش بژێڕێت لەم ناوەیە شتێکی وا بکەوە لەگەڵ ئەمریکا بە کەمترین خەسار بەرنامەی ناوەکی و درۆنی و موشکیەکەی ئێرانی لێ پستێنەوە و بێهێزی بکەن لەو بارەوە نەیهێڵن ئەوەی بمێنێت هەرچەند کە ئەگەر ئەوانەشی نەمێنێ ئەم جار ترام دێتە سەر مافی مرۆڤ باز لە مافی مرۆڤەکە ینی خودی بەرنامەی ئەمریکا لە درێژماوە گۆڕینی ڕژیمی ئیسلامی ئێرانە بە هەموو تان و پۆکان و بە هەموو شتانێک کە هەیە ئەوەش لە بەگەرتەوە بۆ ئەوەی کە ئەو ترامپ و خودی نەتانیاهۆ یا ئیسرائیل ڕێگە نادەن ڕژیمی ئیسلامی ئێران بمێنێتەوە جارێکی دیکە تەسلیحات بدا بۆ بەرەی مقاومە ئەو هێزانی کە ناوچەکە هەن باش تۆ یەک شتم پێ بڵێ حەزەکەم بزانم ئاگات لە دۆخی ناوخۆی ئێران هەیە بە دڵنیاییەوە هیچ ئەگەرێک ئەبینی بۆ ئەگەری جۆرێک لە گۆڕانکاری لە ناوخۆی ئێرانە یان ڕاستیەکەی نا دۆخە نێودوڵەتیەکە هیچ کاتێک یارمەتی دەرنابێ بۆ ئەوی جوڵەیەکی دیاریکرا و ناوخۆی ئێرانە بکرێ بۆ دەستگەیشتن بە جۆرێک لە گۆڕانکاری هەر ئێستش ڕاپەڕین لە ئێران بەردەوامە شۆڕشی ژنجیان ئازادی یا شۆڕشی ژینا تەواو نەبووە ئێمە ئەبینین ڕۆژانە خەڵک لەسەر شەقامەکانن تۆ چاو لە نەورۆزی ڕۆژڵاتی کوردستان بکە خەڵک بەدەیان هەزار بە سەدان هەزار کەس دێنە مەدان ئاگری نەورۆز دەکەنەوە ئەمە خۆی جۆرە بەرخودانە جۆرە مقاومەیەکە لێرنا خودی ئێران وجودی هەیە ئەچێتە قۆناغێکی دیکە ئەمە یان بە دنیایەوە چێتە قۆناغی تر چونکە خەڵکی وەزاڵە هاتووی ئێران وای لێ هاتووە نانی نییە بیخوات بەڵگە بینێ منداڵەکەی لە بەرچای خەریکە لە برسامر تۆ بێنە بەرچاو خۆت لە 120 ملیۆنی خەڵکی ئێران لە ڕۆژە یەک ژەمەتوانێت نان بخوات ئەو دایک و باوکە چۆن ژیانەکەن ئەمە بەشێکی کەشی ئەو ژیانە نییە دوو دنێک مۆس دنکێ سێو دنکێ خەیار و تەماتە بای ملیۆنێکە ئەم پارە خەیاڵیە کرێکارێ لە ئێران ڕۆژانە 700,000 من وەرەگرێت تا ئێوارە 1 کیلۆ گۆشت مەقسیم مانگە بە پێش ساکەم دەخست نازانم گۆشتەکە بچێنێ 750,000 بۆ کات دۆخە ناوخۆیەکە بە تاوتی ئامادەیە بۆ ئەگەری گۆڕانکاریی دیاری کرا و تەنها چاوەڕێی جۆرێک لە ڕێخستن و دەسوەردانێکی دەرەکی و جا لە کوردستان خودی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ڕەهبەری نییە ئەوەی کە کوڕی شادی یا مەسەن کەسێکی تر بەناو جۆرساوانە قسەیان کردووە ئێمە ڕەهبەرەکان ئامادەین بۆ هەر ئەگەرێکی دیاری هێزی کوردی نەک هێزی کوردی خەڵکی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ئامادەن بۆ هەر ئاڵ و گۆڕێک ئەسەن پێویست بەهێز ناکات خەڵکەکە لەسەر شەقامە ئامادەیە وەڵا لەمانگرتنەکەی ماوەی ڕابردووە ڕاستیەکەی کە شەش هێزە کوردستانیەکە داوایان کرد بەڕاستی ئەو ویستە کوردستانی لە ناو خەڵکی ڕۆژهەڵاتی کورسانە بەڕوونی ئەگەر تا دوێکە تا شاری سنە و کامیاران و بەشێک لە کرماشان ئەهاتە پاڵ مانگرتن و ئەهاتە پاڵ کوردستان ئەمڕۆ ئیلام و کرماشانشی پێپەیوەست بووە لەگەڵ گورمێ سپاس دەکەم کاگارام زۆر بە کورتی لە ڕوانگەی ئەمریکی ئیسرائیلیەوە پێم بڵێ بژاردەی شەڕ ئەگەری هەیە یان نا چونکە ئەژزانی ڕاستیەکەی بەردەوام پرسی ئەتۆمی ئێران بەهێزبوونی ئێران پەیوەستێکی تەواوی بە ئەمنیەتی ئیسرائیلەوە هەیە لەو نێوەندەیە بڕیارێکی ئەمریکی تەنها بڕیارێکی ئەمریکیانە بەیان نەخێر بیرکردنەوەی لە خودی ئیسرائیلیش نەخێر بڕیاری ئەمریکی با پێ بڵم تێکەڵە لەگەڵ بڕیاری ئیسرائیلە لەم ڕۆژانە و لە چەند ساڵی ڕابردووشە ئەمریکا بە هیچ شێوەیەک لە ئیسرائیل نابێتەوە و ناوێت لە بەرژەوەندی ئیسرائیل بە هەروە ئەبێ بزانین کەوا لۆبی ئیسرائیل لە ئەمریکا و لە هەموو دنیا گەورەترین لۆبیە زۆربەی سیاسەتەکانی ئەمریکا کە دائڕێژێ لەسەر لە بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی ئەمنی قەومی ئیسرائیلە بۆیە بژاردەی شەڕ بەڵێ لە ئارایە هەروەکو کاک محەممەد باسی کرد احتیمالە بتوان چەند مانگە تەحمل بکەن بەڵام ئەگەر هێزێکی گەورە لیان نا بەو شێوەیە کە ئیسرائیل و ئەمریکا ئەیانەوێ لە بڕام لە ماوەیەکی زۆر کورتە ئەیان ئێرانەدەن بە بەڵام ویستی یەکەمی ترەمپ بووە بزانم ڕێکەوتنە ها یعنی دڵمەیکەرە زیاتر دۆناڵد ترەمپ بۆ پێ دەچێت ڕێکەوتنی پێخۆش بێ
بڵێ ڕێکەوتنی پێخۆشە بەڵام ئەو ڕێکەوتنی کە ترم پێخۆشە بە پێی ئەو نامەی کە نردووە بە هیچ شێوەی لە بەرژەوەندی ئێران نییە ئێران بۆ هاواری لێ ساوە ناوێ دابنیشە لەبەرەوە ئەگەر بچووە ژێر ئەو ناوەڕۆکی ئەو نامەیەوە هەروەکو خۆیان ئەڵێن ژیانمان نامێنێ ژیانمان لێتاڵە بێ باری ئابووریمان خراپە بێ ینی چوونە ژێر ئەو نامەیەوە مانە بڕینی دەسوپی ئێران وەکو وڵات نامێنێ زۆر لاوازە بێ لەوانێت دەستی بە شوێنە دوورەکانی شانەکە و هەروەها شتێکی تر کە ئەزمموی 1990مان لە بەرچاوە کە خەڵکی عێراق چەند پەزبوون لە ڕژێمی سەدام بەس هیچ کەسی ئامادەبوون دەست پێشکەری بکە بەڵام ئەوەندەی کە ئەمریکا لە هەموو عێراق لە جنوب و لە کوردستان و لە هەموو شتێ دەستیان کرد بەڕاپەڕی لە بڕام لە ناو ئێرانیشا خەڵکی ئێران زۆر پەستن زۆر بێزانن لە ڕژێمی جمهوری ئیسلام هەر لێدانێکی کەم بێ خەڵکەکە هەڵەسیەوە بۆ خۆی ڕژەم لە ناو ناویر سواس دەکەم کاک محەممەد ماملێ کاک عزیز ماملێ ببوورە حەزەکەم ڕای تۆ بە کورتی بزانم ڕێکەوتن جابەم قورسیەش کە ترەمپ داوایەکە سەری ڕژێمی ئێران سەری دەسەڵاتی ئێران ڕزگارەکە لە کەوتن یان نە من پێم خۆشە پێشتر بەرنەوە کە جوابی پرسیارەکەتان بدەمەوە ئاماژە بکەم کە سیاسەتی دەوڵەتی ئەمریکا هەر لە سەرەتا ئەو کێشانی ناوەکی ئەوە نەبوو کە ڕژیمی کۆماری ئیسلامی بگۆڕێ ئێستاشە لەسەر ئەو سیاسەتەیە ناهێوێ کۆماری ئیسلامی بڕوخێ 11 ساڵ بوو بەرجام هەتا پێش 2015 لە 2004ەوە وتوێژیان کرد بۆ ئەوە یەک جار لەسەر نیز و توێژەکان باسی مافی مرۆڤیاندا ئێران نەکرد ئێستا شەرباسی ناکەن بەڵام جوابی پرسیارەکەتان من پێم وایە ئەگەر ئەوت لە ئەو بخۆرەوە من کاتم هەیە نازۆر سپاس کۆماری ئیسلامی ئێران بۆڕۆ ئالێرژی هەیە لێرە لە وڵای خۆزگەم ئەوەی من لای تۆ بوو حەزمە کرد یعنی چای کاکی جان خامنەیی هەمیشە وتوێتی لە خەیران ناویترین دەورانی خۆیدا هەمیشە سیاسەتێکیانە بۆ قسەیەکیانە بۆ ئەویژەوەیە کە حفظ نظام ئەو جەبێ واجبات است ئێوە بە خۆتان عەرەبی ئەزانن پێویست ناکە بۆتان بڵێم تەنیا ئەست و ئەزەکەی فارسیەتە هەمووی عەرەبیە یعنی کۆماری ئیسلامی بۆ لە هەر وەختێک لە پێناو دوو ڕێگایەکدا گیری کردەوە حتمما ئەوەی هەڵبژاردۆ کە نظامی کۆماری ئێستا ئەو دوو ڕێگایە ئێستا ئەو دوو ڕێگایە ناچارە ئەوەی ئەتۆمیەکە دەست لێ بەرابۆی خۆی ڕزگار بکە دەستی لێبەردەدا چونکە دەستی لێبەرنەدا دەڕوا پێم ئەرزم کردن پێشتر پرسی مان و نەمانە کۆماری ئیسلامی لە 50 ساڵی ڕابردوودا دەری خستۆ کە وەختێک بەرامبەر بەو پرسەدا ڕاوەستا حتمما پرسی مانەوەی کۆماری ئیسلامی هەڵدەبژێت سپاس دەکەم عەزیز ماملێ چالاکی سیاسی لە فەڕەنساوە دەستت خۆش بێ گەلێک سپاس ئارام حەمە ساڵح شرۆڤەکاری سیاسی ئێوەش لە ئەمریکاوە ئاگام لێت بوو لە جاتی کاک عەزیزاوەکەت خواردەوە ئافێتت بێ سپاس دەکەم دەستت خۆش بێ کاک محەممەد حەکیمی ئەندامی سەرکرداتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان سواز بۆ تۆش دەستت خۆش لوتفت بێ بەدوعا